ئەم دیداری ساڵانەیە بەلامەوە دیدارێکی زۆر باشە. زانە موسڵمانەکان لە وڵات و شوێنە جیاجیاکانەوە کۆ دەکاتەوە، پێکەوە ڕاوێژەکەن، بیر و ڕا ئاڵ و گۆڕ دەکەن، ئاگادارە بن لە کاروباری یەکتری. ئەمە وەکو ژوانگەیە گوایە بۆ ئەهلی عیلم و زانست کە ساڵانە لە ئامێزی شاری دیاربەکرا کۆ دەبنەوە بە نیەتێکی باش بە ڕوانگەیەکی کراوە بۆ تێگەیشتن لە کاروباری مسڵمانان و ئومەتی ئیسلامی لە هەموو جیهاندا پێویستە بەردەوام بێت. دۆزی فەلەستین دۆزێکی گرنگە، دۆزێکی چارەنووسسازە بە نسبەت ئومەتی ئیسلامیەوە و فەلەستین، قودس و ئەقسا لە ویجدانی هەموو مسڵمانێکە قەزیەیەکی زیندوومان جاویدانە و هیچ کەسێک ناتوانێت ئەگەر تۆزێک ئینسافی هەبێ لەم قەزیەیە بێ هەڵوێست بێ. هەڵوێستی ئێمە وەکو گەلی کوردستان، وەکو مسڵمانانی کوردستان، پشتگیری خەڵکی فەلەستینە، پشتگیری خەڵکی غەزەیە، بە تایبەتی ئەم پەلامارەی حەوتی دای ڕابردوو توانی گیانێکی تازە بکاتەوە بەبەر قەزەی فەلەستینە، ئەگەرچی وێرانکاریێکی زۆری بەدوا هات، بەڵام ئیسباتی کرد کە گیانی مقاومەت و بەرخۆدان، کە گیانی شەهادەت خوازی خەڵکی غەزە ئەتوانێت کۆتایی بە ئەفسانەی زایۆنیزم بێنێ. ئێستا زایۆنیستەکان لە ترس و لەرزێکی گەورەدا دەژین، لە ڕووی معنەویەوە بە تەواوی ڕووخاون، لە ڕووی دەرونیەوە ڕووخاون و خەڵکی دنیا زیاتر قەناعەتیان هێناوە بە حەقانیەتی قەزەی فەلەستینی، بە ڕەوابوونی دۆزی فەلەستین، بە مەزلومیەتی گەلی فەلەستین، بەوەی کە قەوارەی زایۆنی قەوارەیەکی داگیرکارە، هیچ پەیوەندیەکی بە یاسا مرۆڤیەکانەوە نییە، هیچ پەیوەندیەکی بە تەنانەت شەریعەتی ئاسمانیەوە نییە، بەڵکو بە شێوەیەکی خۆسەپێنانە ئەوێ بە زەبر و زەنگ داگیرکاری بکات، درێژە بە داگیرکاری خۆی بدا. ئەم تۆفانی ئەقسا بوو بە هێڵی جیاکەرەوە لە بینی ئەهلی حەق و ئەهلی باڵتیلە، و ئەهلی حەق زیاتر دڵنیا بوون لەوەی کە سەرکەوتن نزیکە، سەرکەوتن تەنها بە توانای سەربازی نییە، سەرکەوتن بە قووەتی ئیمانە، سەرکەوتن بە حەقانیەتی قەزیەکەیە، سەرکەوتن بەوەیە کە ئازادەکانی دنیا، خەڵکی بە ئینساف و عەدالەتخوازی دنیا ئێستا پشتگیری لە دۆزی ڕەوای گەلی فەلەستین و خەڵکی غەزە دەکات. دیارە لێرەوە لەم مناسبەیە من زۆر دەستخۆشی و ڕێز و سپاسم هەیە بۆ عولەمای ئیتیحادی عولەما و مەدارسی ئیسلامی لە شاری دیاربەکر ئەم ملتەقایان ڕێخستووە. گرنگی ئەم ملتەقایە لەوایەکەوە هەموو ڕموزی عولەما و هەموو نوێنەرەکانی ئومەت، ئەتوانین بڵێن نوێنەرانی وڵاتانی ئیسلامی گەلانی مسڵمان لە هەموو چینی توێژەکان لێرە ئامادە بوون و پشتیوانی خۆیان ڕائەگەیەنن بۆ هەموو کێشەکانی ئومەتی ئیسلامی بەگشتی و بە تایبەتیش بۆ گەلی فەلەستین و گەلی غەزاوی. لێرە دەستخۆشی زۆرم هەیە بۆ مسڵمانانی کوردستانی تورکیا و بە تایبەتیش حیزبی هوداپار و ئیتیحادی عولەما و هەموو ئەم مسڵمانانەی کەوا دەستیان هەبووە لە ئەنجامدانی ئەم کۆڕبەندەی کە ئێستا لێرە کراوە. بەڕاستی ئەمە کارێکی هاوبەشە بۆ پشتیوانی لە جیهادی غەزە و بۆ پشتیوانی لەگەلی مسڵمانی فەلەستین و بە تایبەتیش لەم کاتەیە کەوا غەزەیەکان دووچاری ترسناکترین هێرشی لەناوبردن بوونەوە لەلایەن گەورەترین دوژمنی مسڵمانان و گەورەترین دوژمنی مرۆڤایەتیەوە کە بریتیە لە زایۆنیستەکان. بەشداری دەکەین لە مؤتەمەری نۆهێمینی ئیتیحادی عولەما لەژێر ناونیشانی تۆفان الأقصا بە خۆشحاڵی و بەشداریمان کرد لە وەفدەکدا. دیارە تۆفان الأقصا لە ڕاستیدا لە ماوەی ساڵێکدا کە دوو ڕۆژێت کە ساڵەکە تەواو دەکاتن، ئێمە لە بەردەمی ساڵێک لە تێکۆشان و خەبات و جیهادی شعبی فەلەستینین و تایبەتی خەڵکی غەزە و هەروە حەماس توانیان ڕوبەڕووی ئەو احتیلال و ئەو داگیرکاری بنەوە کە لەلایەن ئیسرائیل داگیرکەرەوە ڕوبەڕووی ئەو وڵاتە بووە. لێرەوە دەستخۆشیان لێ دەکەین وەروان و حەیی ئەو جود و جیهادیان هەروەها دەستخۆشی لە هەموو ئەوانە دەکەین کەوا بەشدار بوون لە بۆ ڕزگارکردنی خەڵکی فەلەستین و غەزە و هەموو ناوچەکەش و بەڕاستی ئەوە وەرسەرخانێکی گەورەیە لە مێژووی ناوچەکەدا
لێرەوە حەق خۆیتی دەستخۆشی بکەم لە برایانمان لە جمهوریەتی تورکی هەروە لە برایانمان لە هوداپار هەروە لە اتحاد علەما کە توانیان ئەو خەڵکە بە ڕێزە لە هەموو علەما و شخصیاتی ئیسلامی کۆ بکەنەوە وەروە بتوانین ببینە پاڵپشتیەک لە بۆ ئەو کارە گەورەیە. لێرەوە جێگەی خۆیەتی منەوە ئاماژە پێ بدەم ئێمە لە ئەربیل وەروە لە کوردستانی عێراق لە هەرێمی کوردستان وەکو یەکگرتووی ئیسلامی کوردستان لە ڕێگەی سێ ڕێکخراوی گەورەی منەظەماتی مجتەمەعی مەدەنی و خێرخوازی وەکو بەختەوەری وەروە ڕابطەی ئیسلامی و هەروە وەکو هانای خێرخوازی بەشداریمان کردێ بە سەدان تەن لە بواری خێرخوازی و دامی مادی لە بۆ خەڵکی غەزە وەروە تیمەکانمان فرنی نانیان دروست کردێ لە ناو غەزە بە بەردەوامی وەروای تامەشی زۆر و دامەشی زۆری ئینسانی دەکەن لە بۆ ئەوەی کەوا بتوانێمەش باشێک لە ئەرچی خۆمان جێبەجێکردنەوەکو خەڵکی کورد و کوردستان و نەوەکانی سەلاحەدین ئەیوبی.